بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلەیمانی ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن 2018 بۆ 2019 دەکات. لە ئێستادا سەرجەم ئەو ڕێوشوێنانەی پێویستە بۆ ساڵی خوێندن گرتووێتە بەر. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەروەردەی سلەیمانی دەڵێت بڕیارە لە ساڵی نوێی خوێندن لە سنووری بەڕێوەبەرایەتیمان چەند خوێندنگەیەکی نوێ بەڕووی خوێندکاراندا بکرێتەوە و بەمەش گرفتی کەمی بینای خوێندنگا تا ڕادەیەک چارەسەر دەبێت. لە چەند بینایەکمان تەواو بووە، یەکیان لەوانە ئەم بینایەکمان هەیە لێرە کە خوێندنگای گەشەیەتی یەکەین لە قەرگەش خوێندنگایش تازای زەشەی جەلالی ساماغەیە ئەوان دروستیان کردووە. ئەوەش دەکرێتەوە چەند بینایش کەشمان لە تەوابوونە و چەند بینایشمانەیە کە نسبەیەکی کەمی ماوە لە سا دەی ماوە لە سا 15 ماوە ئەوانیش وا محاوەلاکەنەوە دەستکردن بە ئیشکردن و بکرێتوانێ تەقریبەن ئەو گرفتانە وردە وردە ئەڕەوێتەوانێ. ئێرە بینای بەڕێوەبەراتی مەشق و ڕایەنانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلەیمانیە. لێرە ڕۆژانە مەشق و ڕاهێنان بەو مامۆستایانە دەکرێت کە بڕیارە بۆ ساڵی نوێی خوێندن لە 309 خوێندنگا کەوانەکانی دەکرێتە زمانی ئینگلیزی وانەی تێدا بڵێنەوە. دوو پرۆژەمان هەیە کە دوو پرۆژەی گرنگە و دوو پرۆژەیە جێگیرە ساڵانە پێویستە خۆمانی بۆ ئامادە بکەین. پرۆژەی یەکەمیان پرۆژەی بە ئینگلیزیکردنی ناوەندەکانی خوێندنە لە سنووری پارێزگای سلەیمانی کە ئەکرێ ئامارێکتان بەمێ لێرەیە بۆ ساڵی داهاتووی خوێندن ئێمە 309 مەکتەبی 1 بۆ 6مان کە 1 و 2 3 و 4یانە بێ بە ئینگلیزی، 13 مەکتەبی 7 بۆ 9مان بە ئینگلیزیە بێ، 6 ئامادەیمان بە ئینگلیزیە بێ، 134 باخچەمان بە ئینگلیزیە بێت. ئەم بۆ بەڕێوەچوونی باشی خوێندن لەم ناوەندەی خوێندنە پێویستمان بەوەی 1600 مامۆستا بۆ ساڵی داهاتوو ئێمە ئامادە بکەین، بەڵام لە پلانی پێشووترمانە ئێمە 1600کەمان داغرت. ئێرەش بەڕێوەبەراتی گەنجینەکانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلەیمانیە. لێرەش ڕۆژانە کتێبی وانەکان بەسەر پەروەردەکانی سنووری پارێزگای سلەیمانی دابەش دەکرێت. وەزارەتی پەروەردە هەرزوو گرێبەستی لەگەڵ چەند کۆمپانیایە کردووە بۆ هێنانی کتێب لە دەروەی وڵاتەوە بۆ هەرێمی کوردستان. ئێمە یەکەم وەژبەی کتێبمان لە 14 حەوت بەدەستگەشت و ڕاستەوخۆ لە دوای ئەوە دەستمان کرد بە دابشتکردنی ئەو کتێبانە کە بە ڕێژەیەکی زۆر باش لە ساڵانی پێشوو باشتر دابین کراوە. هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی نوێی خوێندن لەلایەن پەروەردەکانی هەرێمی کوردستان سەرجەم ئامادەکاریەک بۆ ئەو مەبەستە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی بتوانن زۆرترین خزمەت لە ڕێگەی زانست و زانیاریەوە ببەخشنە خوێندکاران تا قۆناغەکانی خوێندن لەو ساڵەدا بە سەرکەوتووی تێبپەڕێنن. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.